لەبارەی سیاسەتی دارایی عێراق و لەسەر هەموو ئەم پرسیارانە ئەمە میوانداری بەڕێز دکتۆر ئەمین سەلیم کە شارەزای دارایی و سەرۆکی بەشی دارایی و بانکیشە لە زانکۆی سەلاحەدینمان کردووە لێرە لە سۆدیۆ لەگەڵمانە. دکتۆر بەخێر هاتی سڵاو دەبێت. دکتۆر من نیشانمدا کە لەلایەن بانکی مرکزیەوە چەندێک دۆلار خراوەتە ڕووە بەردەوامیش بە پشتبەستن بەو پاکێجانەی کە هەی بووە بانکی مرکزی، بەڵام هێشتا بازار بە تایبەت بەهای دۆلار بەرامبەر بە دینار لە بازار زۆر جیاوازی هەیە، لە بازار بە 1540 دینارێکە بۆ هەر دۆلارێک، بەڵام ئەوەی ئەو دیاری کرۆ لە پاکێجەکە 1332 دینار بوو. جیاوازەکەی 20 دینارە، ینی بۆ هەر دۆلارێک، یاخود ئەگەر بە 100 دۆلارەکەش حسابی کەین 20,000ێکەکەوێ. ئەمە هۆکاری چییە تا ئێستا ئەو نرخە لە بازار نایەتەوە و ئاستا؟ دەستان خۆش، زۆر سواز بۆ ئەو دەرفەتە. طبعا هۆکارە سەرەکیەکەی بەدەر لە هەموو هۆکارێکی تر ڕێژەی خواست خستنەڕووی دۆلارە لە بازاڕەکانی عێراق. یعنی ئەو خواست خستنەڕووی کە هەیە بەڕاستی واقعی نییە، ڕاستەقینە نییە. لەبەرەوەی خۆتان دەزانن پێشەوەی ئەو قەیرانە ڕووبدات عێراق بە ژمارە 250 ملیۆن دۆلاری ڕۆژانە دەخستە بازار بۆ دابینکردنی پێداویستیەکانی هێنانی کاڵای هاوردە بۆ مەبەستی گەشتکردن و بۆ هەندێک مەبەستی دیکە. بەڵام بە پێی داتاکان کە دەرکەوتون ئەو ڕێژەیە نەداهاتە بازارە بۆ وەکو پێوانە کراوە، ینی ڕۆژانە نزیکەی 70 میلیارد بۆ 80 ملیۆن دۆلار بەشی پێداویستیەکانی هاوردەکردنی کاڵا بووە لە عێراق. بۆیە کەڵێنێکی گەورە ڕوودەدا بینی ئەو پارێکەوە بۆ هاوردەکردنی کاڵا دەڕۆیشتەوە هەروە ئەو پارێکەوە بانکی ناوەندی دەخستە بازارەوە. لێرە بێگومان کەڵێنێک دروست بە بۆ شایەک دروست بە کە ئەو پارە چی لێ دێتن، ینی بۆ چۆنی جیاوازی شای کە پارەکە چی لێ دێ دەڕواتە دەرەیان بۆ نە پارەی ساختە دێتە ژۆرێ لەگەڵی دەگەوەردرێتەوە. ئەمە کێشێکەیە ئەو خستنەڕۆی کە لە بازار هەیە ینی زۆر کەمە و ئەو خواستی کە لەسەر دۆلاری چای گەلێک زۆرە. طبعا ئەمە هەر یەکێک لەو دوو هۆکارش هەرچەندە ئەمانش هۆکاری سەرەکی نین، چه خواستی دۆلار بی چه خستنەڕۆی دۆلار بی کۆماڵێک هۆکاری سیاسی لە پشتە، کۆماڵی کۆکاری کارگیری لە پشتێکە لەوانە دەوری ببینی تاکو ئەو جیاوازێش هەبێتن. بێگومان زۆر زەحمەتە ئەو نرخی فەرمیێکەوە بانکی ناوەندی دایدەنێ بۆ دۆلار لەگە ئەو نرخە بازارەکەوە. باشە دکتۆر، زۆر جار شارەزایان باسیەوەکەن کە جگە لەم هۆکارانەی باست کرد ئەڵەن هۆکارێکی تر هەیە حکوومەتی عێراقی یاخود بڵێن بانکی مرکزی بە ئەنقەست ئەم بڕەکە ماخاتە بازارەوە بوو لەبەرەوەی کە بازرگانان ناچار کات بچنە لایەنی یاخود سیستمی ئەلکترۆنی بەکاربێنن. ئەمە تا چەند بە هۆکارێکە بینرێ لای ئێوە؟ ئەمە خۆی بۆ چۆنێکە، بەڵام خۆی لە خۆیدا لەوەتەی مانگی سێوە خۆی ناچارن ئەو بازرگانەیان ئەو هاوردەکاریکەوە دەوێت کاڵە هاوردە بکات لە بازار خۆی دەبێت لە ڕێگەستێک ئەلکترۆنیەوە داواکاری پێشکەشکە بۆ دەستکەوتنی بڕە دۆلاری پێویست بۆ ئەوەی کاڵا خۆی پێ هاوردە بکات. ئەمە شتێکی ڕۆتینیاتێکە دروست بە خۆی ئەو سەکۆ ئەلکترۆنیش هۆکارێکە لە هۆکارەکانی درەنگ دەستکەوتنی دۆلار بۆ بازرگانان بۆ چونکە ڕۆتینیاتێکی زۆری تێدا ڕێشوونەکانی زۆری تێدا، چونکە ئەو سەکە ئەلکترۆنیا خۆتان زانن چاودێری خەزێنی ئەمریکای لەسرە، هەر مامەڵەیەک دەکرێت هەر بڕاپارێک داوا دەکرێت لەلایەن هەر لایەنێکەوە بێگومان چاودێری دەکرێت چەک دەکرێتەوە لەلایەن وەزارەتی خەزێنی ئەمریکاوە بۆی دڵنیابن لەوەی کە ئەو بڕە دۆلاری داوا دەکرێت دەچێتە دەست ئەو کەسێکەوە شیاوە بۆی بەکاری بێنێت بۆ هاوردەکردنی کاڵای هاوردەکرا. باشە دکتۆر، باسی واکرێت کە بەپێ ئەو بودجەی کە دیاری کراوە بۆ ساڵی 2023 و 4 و 5 کە 200 تریلیۆن دینارە. باشە بەپێی ئەوە بێت ئەگەر دۆلار بکە بە 1000 یاخود بڵێن بێتە سەر و ئاستا ئەم جیاوازیە زۆرە دروستە بێت، ئەم بڕەپارەی هەیە عێراق بخاتە بازارەوە و لە کاتێکە ئەم بودجەی دیاری کردووە؟ خۆی ئەو بودجە یەک لە کێشەکانی تری ئەو جیاوازش بودجەکەیە، چونکە لە هەر وڵاتێکدا خۆتان زان ئێمە دوو سیاستمانەیەکەوە ئەو دوو سیاستە هەر وڵاتێک حکوومەتێک بەکاری دێنێ بۆ سەقامگیرکردنی باری ئابووری خۆی، سیاسەتی نەختینایی و سیاسەتی دارایی. لێرەدا عێراق ئەو دوو سیاستە بە یەک ئاراستە بەکار نهێنێت، لەلایەکەوە لە ڕێی سیاسەتی نەقدیەوە لە ڕێی بانکی ناوەندیەوە دەوێت یان ویستیتی بەهای دۆلار دینار بەرز کاتەوە بەرامبەر دۆلار، بەڵام لەولای لە ڕێی وەزارەتی داراییەوە بەهۆی ئەو بودجە بەلاحیکەوە ئامادەی کرد بۆ ساڵی 2023 بڕەپارێکی زۆر خەرجی تێدایە. ئەم خەرجەوا دەکاتن کەەوە هەمیشە نرخی دۆلار دینار دابازێتن و هەڵاوسانیش زیاد بێتن بۆ چونکە
لەو 200 تریلیۆن دیناریکەوە دایناوە لە بودجەی ساڵی 2023 و هەروە ساڵەکانی دواتریش بە هەمان شێوە دەبێتن یعنی 76% بۆ مەسلەی خەرجی بەکاربردن بەکاردێت ئەمە خۆی لە خۆیدا هۆکارێکە بۆ ئەوەی بەهای دینار بشکێتن بەرامبەر دۆلار و هەروە ڕێژە هەڵاوسانیش بەرز بێت. باشە دکتۆر عێراق ئەو قەبارە زەبەلا دینارە نەختینەی هەیە کە بیخاتە بازارەوە بۆ پرۆژە یاسای بودجەی 2023 و 4 و 5 خۆی عێراق پارێکی خەیال یعنی زەباڵاحی هەیە تقریبا یعنی 84 تریلیۆن دلار وەکو کوتلەی نەقدی هەیە بەڵام کێشەی سەرێکی عێراق لێرە چییە؟ هەر دینارێکەوە چاپ دەکرێت و دەردەکرێت لەلایەن بانکی ناوەندی ئیتر ناتوانێتن کۆنتڕۆلی بکاتە بۆ چونکە ئامرازەکانی کۆنتڕۆلکردنی لاوازە بۆ لەبەرەوەی لەو 84 تریلیۆن دینارە نزیکە 70 تریلیۆنی لە دەرەوی سیستەمی بانکیە کە لە دەرەوی سیستەمی بانکی ناوەندی ناتوانێت بە ئامرازەکانی خۆی بتوانێت کۆنتڕۆلی ئەو بڕەپارەی بکاتن هەر وەخت بیاوێتن هەڵاوسان کەم کەمی کاتەوە بۆ لەبەرەوەی لەدەست هاوڵاتیە ناچێتە ناو بانک لە ناو سیستەمی بانک ناسوڕێتەوە بۆی بتوانانی لە ڕێی بۆ منە نرخی سوودەوە لە ڕێی بۆ منە یادەگی داواکراوە بتوانێتن ئەو بڕەپارەی کەم و زیادکە بە پێی پێداویستی بازار. باشە دکتۆر ئەگەر بەراوردکاریە بکەین لەگەڵ وڵاتانی دراوسێ ئەبینن هەرێکێکیان دۆلاریان بەرامبەر دراوەکەی خۆیان زۆر بەرزترە ئایا ئەوەی لە هەرێمی کورد یاخۆ ببورن لە هەموو عێراق ئەگوزارێت واقعیە دیناری عێراقی بەرامبەر بە دۆلار بەراورد بکەین لەگەڵ وڵاتانی دراوسێ تورکیا ئێرانە سووریا کە ئەوانیش دراوەکان بەرامبەر دۆلار لە چه ئاستێکدا ئەوەی عێراق واقعیە خۆی ئەوەی عێراق بڵێم تا چەند ینی تۆزێک زەحمەتە لەبەرەوە هەر درای هەر وڵاتێک بە کۆمەڵێک هۆکار کاریگەرە هۆکار ئابوودیەکانە هەوکارە دارەیەکانە ئەگە بێت و بێسەر واقعی عێراق ئەگەر بەگوێرەی ئەو هۆکارانەی ئابوووریانە عێراق سەیری بکەین بۆ ئێستا یەدەگی نێودەوڵەتی عێراق نزیکەی 115 بۆ منە ملیار دۆلارە کە بڕێکی زۆرە ینی تقریبا لەسەر ئاسی گیان ڕێزبەندی سێەمیە لەسەر ئاسی وڵاتە عەرەبیەکان ڕێزبەندی چوارەمیە خۆی ئەو بڕە زۆرە یەدەگەی کە هەیەی دەبێ هۆکارێک بێ بۆی بەهای دۆلار بەهای دینار زۆر بەرز بێ بەرامبەر دیناری عێراق بەڵام لەولا ئەگە سەیری بکەین عێراق دەستگایەکی بەرهەمهێنانی زۆر لاوازی هەیە زۆر سستی هەیە خۆی پێداویستەکانی خۆی تقریبا لە دەورە نزیکەی لە دەرەوە دەینێتن بۆیە ناتوانێتن جگە لە نەوتن نەیتوانیوەکەوە ئابوووریەکەی بالضبط یعنی نزیکەی 195 داتەکە لە ڕێینەوتەوە دێتن نەیتوانی ئابوووریەکەی جۆراجۆر کە بۆ ئەوی بتوانێتن سەرڕای ئەو یەدەکە زۆرێکی هەیەی دەبا هۆکارێک بۆ بەرزبوونەوەی بەهای دیناری عێراقی بەڵام ئەگەر هاتوو ئابوووریەکە کەمترە زۆر کەمترە واقعینی ئەوەی کە ئەمیر سەلیم شارەزای دارایی و سەرۆکی بەشی دارایی و بانک لە زانکۆی سەلاحەدین لەگەڵ ماوەی زۆر سپاس.